بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 9 ساڵ بەسەر خۆپیشاندانەکانی حەفدەی شوبادا تێدەپەڕ دەبێت و ئەمڕۆژ لە شاری سلێمانی یادی یەکەمین خۆپیشاندانی یەکەمین شەهیدی خۆپیشاندانەکانی حەفدەی شوبات کرایەوە. ئەم یادە هاوکاتە لەگەڵەوەی کە دوای 9 ساڵ لە خۆپیشاندانەکان ئێستا دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خەڵکی کوردستان خراپترە لەو کاتووە تاکوێ سەدەسەڵاتداران وەڵامی داواکاریەکانی خۆپیشاندەرانی حەفدەی شوباتیان نەداوەتەوە. بە میواندارێک لە بەڕێزان فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ستودیۆی سەرەکی، هەروە لە چەمچەواڵەوە عەبدوڵڵا کوێخا موبارەک ئەندامی پێشووی جیڤاتی نیشتیمانی بزنەوەی گۆڕان تا توی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. دقیقە بیرەکەیتەوە هەر مردنی هەرەو کاتەتە، هەر دقیقە بیرەکەیتەوە هەرەو ساعتەتە، قەت لە بیر ناچێت تا ڕۆژە دامێنەوە قەبرە قەت لە بیرم ناچێت. چۆن لە بیر بچێت؟ 9 ساڵە دێنە سەر گۆڕی کوڕەکەیان و ساڵیادی دەستپێکردن یەکێک لە گەورەترین خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی هاوڵاتیان لە دژی ئەو کەسانە دەکەنەوە کە بەسەر پشتی شۆڕش و خەباتدا گەشتە دەسەڵات و دواتر پشتیان لە بەڵێن و مەبدەعەکانیان کرد و گەندەڵی سەرتاپای داپۆشین. باوکو دایکی شەهید ڕێژوان یەکەم شەهیدی خۆپیشاندانەکانی حەفدەی شوبات و ڕۆژانی دوایی لە سەر مەزاری کوڕەکەیان وتیان هیچ سازشێکیان لە خوێنی کوڕەکەیان نەکردووە و سازشیش ناکەن. 9 ساڵ ئازار دەشێشین و هەموو ڕۆژێکمان فرمێسک و ئازار و برینی ڕۆڵەکانمان هەرگیز و شک نەبووتەوە، بۆیە ساعتێکیش ڕوحمان ناسرەوێ، ئازار و لە ڕوحمان ناڕوێ و لەم ناو ئازارە و فرمێسک و ئەمانیشدا بەرگە دەگرین و هەرگیز سازش ناکەین. ئەتوانین بەرگری لە خوێنی ڕێژوان و شەیدەکانی تر بکەین، بۆیە وەک پیرێکی کەفەت و وەکو باوکی جگەرسوتاوێک کە ڕۆڵەیەکی ئازیزم لە پێناوی ژیانێکی باشتر بۆ هەمووان بەخشی خۆشداریتان پێدەدەم. ئەم دەسەڵاتە هەمان دەسەڵاتی حەفدەی شوبات و ڕۆژانی دواییە، هیچ نەگۆڕاوە. هەر کەس و لایەنێک لێی نزیک ببێتەوە با دڵنیابێ دوور دەکەوێتەوە و لە ڕێبازی شەهیدان و شەقامی بەژمەینەتی کوردستانە. والله بێ ئومێدی ئومێدمان نییە هیچ پیان، چونکە ئەوڵەمان قسە کردووە و هیچ بێزار بووین وەڵایکەم ئەخەم و خەفەتەکەی شتێ بۆ ئێمە لە ماوەتەوە هەیانەمە دەست خواقیان لێستێنە ڕۆژەکە بێ خواقیان لێ بچێن ئینشەڵڵا. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت پارتی وەکێتی ئەو چەکدارانە ڕادەستی دادگا و یاسا ناکەن کە بۆ پاراستنیان تەقەیان کردووە، چون ئەگەر ئەوان ڕادەست بکەن ئیتر کەسی دیکە تەقەیان بۆ ناکات. چالاکوانێکیش دەڵێت خۆپیشاندانەکانی حەفدەی شوبات بە ئامانجی نزیکردنەوەی دەسەڵات بوو لە جەماوەر، بەڵام ئەوان بە گوملا وەڵامیان دانەوە. ئەوەی کە دەسەڵات تا ئێستاکە بکوژان و تەقەکەرانی بە دادگایی نەکردووە و بە سزای خوای نەگەیاندووە، ئەوەیە کە لەم وڵاتە لە ڕاستیە هەموو کایەکان بە حیزبی کراوە و بە تایبەتی موسساتی قەزایی لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی بە سیاسی کراوە و ئەوانە خۆیان بە تایبەتی پارتی وێچێتی کە دەستیان سوورە بە خوێنی ئەم ڕۆڵانە لە حەفدەی شوبات و ڕۆژانی دواییە نایەنێ بەست نایکەن و ئەگەر بێت و ئەمە بکەن لە ڕاستیە دوایتر کەسی تر تەقەیان بۆ ناکاوە، کەسی تر بەم شێوەیە ڕوبەڕووی هاونیشتمانیانی کوردستان نابێتەوە. حەفدەی شوبات و ڕۆژانی دوایی کۆمەڵێک گەنج بوون داوای ئازادیانە کرد، داوای زیاتر متمانەکردن بەو حکوومەتە و دەسەڵاتە کرد کە بێتە ناو خەڵکەوە بێتە ناو جەماوەرەوە و ببێ بە حکوومەتێکی تەواوی خەڵکی. ڕووداوەکانی حەفدەی شوبات و ڕۆژانی دواتر ڕووداوێکی بێپێشینەوە کەمیێنە بوو بۆ پێی لە پاش ڕاپەڕینەوە بۆ یەکەم جار بوو لە بارگای فەرمی لایەنێکی سیاسی ژمارەیەک چەکدار بە ڕۆژی ڕووناک و بێماسک قەتڵ و عامی هاوڵاتیان بکەن و خەڵتانی خوێنیان بکەن. ئەوەی جێگای تێڕامان و سەرسوورمانە لەو ڕۆژەوە و پاش تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر ئەو ڕووداوانەدا نەک دادگاییە و کەسانە نەکراوە و بە سزای شایستە نەگەشتوون، بەڵکو پلەی زۆرێکیان بەرز کراوەتەوە.
ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستەفەرەوە بەخێر بێنگە سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە هەفتەی شوبات چی بوو یاخود بۆچی هەفتەی شوبات ڕوویدا. بەڵێ بەناوی خۆی گەورەی سوپاس کاک حەشیم و سوپاس بۆ سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و لێرە سەرەتا چۆن سڵاو دێنم بۆ گیانی پاکی شەیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر وارووا سڵاو ڕێز بۆ بینەران و بۆ کەسوکاری شەیدەکان و بریندارەکان بەڕاستی بۆ بەخراتی میوانەکەی تریشانەکەم لە سەمسەماڵەوە دیارە بێگومان هەفتەی شوبات ئەتوانین بڵێن خاڵێکی گرنگی گۆرسەخانە لە مێژووی خەباتی مەدەنی لە دوای ڕاپەڕین لە باشووری کوردستان. ئەگەرچی ئێمە لە مێژووی شاری سلێمانی و لە مێژووی کوردستانە نمونەی تری هاوشێوەمان هەیە چۆن بمونە ڕاپەڕینی 6 ئەیلولی بەدەکی سەرا لە 1930 ڕوئەدا و دواتریش دەسەڵاتدارانی ئەو کاتەی حکوومەتی عێراقی ئەکەونە وێزەی گیانی خەڵک و شەهید و برینداری لێ یەکەوێتەوە. ئەو چۆن خاڵێکی وەرچەخانی گرنگ بووە لە مێژووی هاوچەرخی کورداوە لە 1930 ڕوویداوە و خەباتێکی مەدەنی بووە سەردەمی قەڵەم و مڕاجعات بووە داواکاری و دروشم و لافیتە بەرزکات و یەکەم جار لە شاری سلێمانی وە لە باشووری کوردستان بەگشتی بە هەمان شێوە توانین بڵێن هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر بە هەمان شێوە خاڵێکی وەرچەخانی گرنگە لە مێژووی خەباتی مەدەنی باشووری کوردستان لە دوای ڕاپەڕین. باشە گرنگێکی لە چیدا ینی بۆ گرنگە؟ باڵێ گرنگەکە کە خەڵک بۆ نمونە دێتە سەر شەقام بە شێوازێکی مەدەنیانە بە شێوازێکی ئاشتیانە داوای مافەکە داوای ئازادیەکە داوای چاکسازیەکە و بەڕاستیانی داوای گۆڕانکاری سیستەمی سیاسی لە دەسەڵاتێکە کە لە ماوەی ئەوەندە ساڵی ڕابردووە لە دوای ڕاپەڕینەوە ئەزموونی حکومڕانی هەیە بەڵام ئەزمونێکی سەرکەوتووی نییە و ئەزمونێکی تا ڕادەیەک توانین بڵێن ئامانجی خەڵکی کوردستانی نێناوەتێدی و حکوومەتێکی کوردی بووە کە ئەوام حکوومەتە ئەم دەسەڵاتە کوردیە زیاتر لە خزمەتی خەڵکی کوردستانە بووە و ئەم هێزانەی کرد یاخۆ بڵێن هێزە چەکدارەکان پەنیان بۆ شەڕی ناوخۆ بردووە بەڵام خەڵک دێ بە شێوازێکی مەدەنیانە داوای مافەکە داوای ئازادیەکە داوای چاکسازیەکە دروشم و بە شێوەیەکی شارستانیانە لە هەمان شوێنی یاخۆ بڵێن تا لە بەردێکی سەرا کە ڕاپەڕینی 6 ئەیلولی تیا ڕووداوە لەوێ جارێکی کە ئەکاتەوە مەیدانی خۆپیشاندان و مەیدانی دروستکردنەوەی دروشم و نەڕەزایەتی و داوای چاکسازی لە دەسەڵات و لە حکومڕانانی هەرێمی باش دەکرێت بڵێن بەردەرکی سەراوی کە لە مێژوشدا هێمایەک بووە بۆ بەرەنگاربوونەوەی سیستەمەوە لە 2011 شەمان شت. بەڵێ بێگومان مێژوو چۆن ڕاپەڕینی 6 ئەیلولی بۆ تۆمار کردوین بە هەمان شێوە هەفتەی شوباتش تۆمارەکە تۆمار کراوە وایتر لە ساڵانی ڕابردوودا لە ساڵانی داهاتوودا و ئێستا و خەڵکانی کە لە سەروبەندی هەفتەی شوبات بەشدار بوون یاداشت و بیرەوەری و ڕۆژانی هەفتەی شوبات دەنووسنەوە و ئەمە دواتر بێتە کەرەسەیەکی خاو بۆ لێکۆڵینەوە مێژوویەکان ئەمە لە لاپەڕێکی مێژوو تۆمار کراوە ئەمە بەداخەوە ئەتوانین بڵێن کە ئەمە خاڵێکی ڕەشە بە تەوێڵی حکومڕانانی هەرێمی کوردستانەوە کە ئەگەر بۆ نمونە لە 1930دا لەسەر دەستی دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی ئەو کاتە دەوڵەتی عێراقی ئەو کاتە خوێنی ڕۆڵەی کوردی ئەم شارە ڕژێنرا ئەمجار لەسەر دەستی دەسەڵاتی کوردی هێزێکی سیاسی یاخود دوو هێزی سیاسی دیاریکرا و خوێنی خەڵکی گەنج و مناڵ و نەوجوانی ئەم وڵات و ئەم هەرێمە ڕژاوە. بەڵێ سوپاس دەکەم دواتر دێنین سەرەوە کارە ناوخۆی دەرەکیەکانیش لە هەفتەی شوباتە. کاک عەبدوڵڵا جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان دەمەوێت ڕێی بەڕێزش بزانم سەبارەت بە هەفتەی شوبات بەڕێزت بەچی ناوی دەبێ و دوای 9 ساڵی شۆکاری چییە کە داواکاریەکانی خەڵک جێبەجێ نەکران تەقەکەرەکان بڵێن نەدران بە دادگا و سزا نەدران. زۆر سواز بۆیەوە سلااوم بۆ گیانی پاکی شەیدانی هەفتەی شوبات و ڕێز و حورمەتم بۆ کەسوکاری ئەو قوربانیانی هەفتەی شوبات و سلااو بۆ بینەران ڕێز و حورمەتم بۆ میوان و بە ڕێزەکەمان کاک مامۆستا فاروق. زۆر سوپاس. کاک ویلاجێنێمە مەسەلەی هەفتەی شوبات وەکو مامۆستاوتی خاڵێکی زۆر گرنگ بوو لە مێژووی حکومڕانی کوردیە چونکە ئێمە بەڕاستی هێز بابەتی شتی مەدەنی لە وڵاتەیە لەو کاتەوە هاتە ئارایەوە بە خەباتی مەدەنی خەباتێکە بە گفتوگۆ و دیالۆک و داواکاری خۆڕستکانی خەڵک بێت
بەڵام بە نیسبەتەوەی لەم 9 ساڵەیە چی کراوە من نازانم ئەوەی من ببینم هەندێک گۆڕانکاری بووە بەلای باشە نا بەلای خراپەکەیە یعنی تۆ ئەگەر سیر بکەی هەفتەی شوبات خەڵک هاتە سەر شەقام و خوێنی خەڵک ڕژێندرا تەنانەت تا ئێستا تاوانبارانی ئەو کەیسە هیچ دادگایەک بڕیارێکیان لەسەر نەدراوە وەکو خۆی ماوەتەوە و بابەتی برین هەفتەی شوبات کارم بەلای خراپە مەبەستمەوەیە ئەو کاتە موچە باشتر بوو ئەو کاتە کارەبا باشتر بوو ئەو کاتە خزمەت گوزاریەکان باشتر بوو لە ئێستا بەڵام خەڵک دەنگی هەڵبڕی ئێستا ئەوەی گۆڕانکاری بێت ئەوەیە کە ئەو دەسەڵاتدارانی کە ئەوجا ستەمیان کردووە ئێستا ئەوجا دانێ بوو بێ ئێستا کوڕ و کە سوکاریان هاتووەتە سەر دەسەڵات و بوونە بە سیان و بە چوار و ئەو کات خەڵک لە وەزعێکی باشترە دەنگی هەڵەبڕی ئێستا لە وەزعێکی خراپترە خەڵک ڕاهێنراوە و بێدەنگە باڵە بەس پێ دوایە ستەمکاریەکان لە بریەوەی کە کەم کات لە دوای هەفتەی شوباتەوە ستەمکاریەکان لە چ ڕۆیەکەوە زیادی کردووە لە ڕووە ئابوووریەکەیەوە لە ڕووە سیاسیەکەیەوە لە چ ڕوویەکەوە ستەمکاری زیادی کردووە وڵی لە زۆر ڕۆ یعنی ئەگەر تۆ سیر بکەیت لە دوای هەفتەی شوباتەوە هەنگایەک بەرەو چارەسەر ننراوە هەنگایە بەرەو باشی ننراوە بەردەوام یعنی نان بڕینی خەڵک دزیکردن لە موچە و داهاتی ئەم هەرێمەیە و تەنانەت بابەتی تیرۆر و ترسان و تۆقااندنیش نەوستا و زیاتر بووە وەکو وتم ئەو کات ڕەنگە دەسەڵاتداری ستەمکار لە وڵاتەیە دەیان بوو بێ و بە پەنجەی دەست ژمێدرا بێ یان بابرین لەو بابەتە ئێستا بووە بە سەدان و زیاتریش ستەمکاری زیادی کردووە کەمی نەکردووە نان بڕین و بەهادەردانی داهاتی وڵاتە زیادی کردووە کەمی نەکردووە ئەو تۆزە خزمەت گوزاری ئەو جا وەکو باسم کرد وەکو کارەباوەوان گەشتی سەرەکی کە بۆ ژیانی خەڵک پێویستە لە جاران خراپتر بووە باش بەسکە عەبدوڵڵا بۆچی لە بریەوەی کە باراستەی چاکسازی و ئاوردانەوە لە خەڵک بڵین زیاتر بێت بابەتەکان بابەتە خزمەت گوزاریەکان بۆچی ستەمکاری زیادی کردەوە کاری زیادبوونی ئەم ستەمکاریە چی ئەگەر بە بۆچوونی بەڕێزت ئێستا زیادی کردووە دەڵی دزی زیادی کردووە لە بڵین کەمی خزمەت گوزاری زیادی کردووە هەزانی کاکە جان باڕوون و ئاشکرا بابەتی بەرپرسیارەتی هەڵگردنەوەی کە بەرپرسیارەتەیەکەوێتە سەر شان کە دەسەڵاتی بەدەستەوەیە ئەبێت سێ بنەمای سەرەکی هەیە بۆ بەشەر بە تایبەتی کەسێک کە بەرپرسیارەتی لە سەرشانە ئەبێ بەلای کەمەوەیکە لەم بنەمایانە هەبێ لەو کەسانەدا یعنی بۆ نمونە لەسەر بنەمایەکی دینی کە لە خۆی لەو دنیای خۆی بترسێ لەبەرەوە نەتوانێت تادا و ناحەقی و دزی بکات ئەمە بنەمایەوە یان ئەوە نەبێ برین لە یاسای وڵاتەکە بترسێ کە سزا بدرێکە ناوی بزڕێندرێ ئەمە بابەتێکی تروە ئەگەر هەر هیچ لەمانیش نەبێ ئەبێ ئەم کەسە کاری بە ئەخلاق و ویژدانەوە کار بکە یعنی ئەم سێ بنەمایە لەگەر ڕێزمە من ناڕێم هەر 100% بەڵام ئەتوانم برێم 95 ئەو کەسانەی لەم وڵاتی خۆمان بەرپرسیارەتی ئەگرن دەست دەسەڵاتیان بەدەسا هیچ کام لەم سێ بنەمایان تیا مەوجود نییە تەنها بە حکمی گروپێک هێزێکی میلیشیا بە حکمی ئەو پارە و سامانەی دەستیان گرۆ بە سەریا یعنی خەڵگە چەوسێننەوە و خەڵکی شتاک و ئەم دەقەیە لە هەفتەی شوباتەوە بۆ ئێستا هەر تا ڕادێ بڕای بە خەباتی مەدەنی بووە بڕای بە گفتوگۆ و دیالۆگ بووە لە کاتێکە ئەبێت خەڵک هەڵسەنگاندن بۆ ئەوە بکات کە ئایا ئەو ستەمکارەی کە لە بەرامبەریا وستاوە و تادای لێ ئەکات بڕای بە خەباتی مەدەنی هەیە بڕای بە گفتوگۆ و دیالێک هەیە هەر بە کوردیەکەی بڵین ئەبێ خوێندنەوە بۆ بەرامبەرەکەمان بکەین ئایا ئەو لە نەزانیە ئەم هەڵەوستەم و گەندەڵی ئەکات ئەگەر لە نەزانیا بات دەیان ساڵی تری ژێمە خەباتی مەدەنی بکەین تا و شارەکەینەوە
کار ڕۆژە لە ڕۆژان ڕزگارمانە بێ بەڵام کاتێک ئێمە خوێندنەوەمان بۆیان کرد و ئەمانە هیچ بنەمایەکی ئەخلاقی ویژدانی دینی ئەمەیان نییە و لە ئێمە شارەزاترن لە ئێمە باشترە زانن کە ئەمە تعدایە ئەیکەن کە ئەمە بەهادەردان و دزیە کە ئەمە ستەمە ئەیکەن بەڵام لە پێناو بەرژەوەندی خۆیان و حیزبی خۆیان و گروپی خۆیانە ئەیکەن ئەمە بە قەڵەم و گفتوگۆ و دیالۆک و خەباتی مەدەنی ڕێگای لێ ناگیرێت چونکە ئەو نەزان و نەشارەزانیە تا تۆ وشاری بکەیتەوە ئەما بێ بەدیلێکی تر بدۆزرێتەوە بۆ ڕێگاگردن لەم شێوە خەڵکە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەڕێمەوە لای بەڕێز کاگا عەبدوڵڵا مامۆستا فاروق بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە بڵین جگە لەوە کاری ناوخۆی و کاری دەرەکیشە و بۆ سەڵاتدانی خۆپیشاندنەکانی حەفدەی شوبات یاخود لەسەر ئەوەی کە کۆمەڵێک بڕیار دەرکان لەو کاتەیە بە تایبەتی بڕیاری ژمارە 2 پەرلەمان ئەم بڕیارە چی لە خۆگرت و چی ئەم بڕیارە شاردرایەوە. بەڵێ دیارە ڕووداوەکانی ناوچەکە ڕووداوە جیانەکان لەسەر وڵاتانی دەرپش کاریگەری ئەوێ بێگومان لەو کاتەشە کە حەفدەی شوبات ڕوویدا لە سەروبەندی بەهاری عەرەبیدا و شۆشەکانی بەهاری عەرەبیدا لە وڵاتانی عەرەبی کە بێگومان لە تونسۆ دەست پێکا پاشان میسر و وڵاتانی کەی سووریا و لیبیا و هەموو ئەوانە دەگرێتەوە بێگومان کوردستانی ژانی لەو ناوچەیەدایە بۆیە ئەمە کاریگەری و لەسەروی کە خەڵک بێتە سەر شەقام و ئیتر لایەنەکانی ئەو کاتەی بۆ منە ئۆپۆزیسیۆن و ڕێکخراوەکان و ڕۆشنبیران ڕۆڵان نەبێت لەوەی کە خەڵک چۆنەڵی وشارکەنەوە و خەڵک بڕژێ سەر شەقام و دوای مافەکانی کات. ئەمە لەلایەکەش و عنی زەمین ناخۆیەکەش بەڕاستی لەبار بوو ینی بارودۆخی ئەو کاتی کوردستان بارودۆخێکی ناهەموار بوو ڕاستە ینی وەکو بەڕێز کاک عەبدوڵڵاش وتیوە خەڵکیش ئێڵێ کە لەو کاتەیە بۆ منە لە کۆمەڵی ڕۆ گوزەران باشتر بوو بەڵام هەر خراپ بوو خەڵک داوای چی نەعەدالەتی هەبوو کە زاتای بڵێ نەعەدالەتی نەبووە بە قسەی بەپرسانی ئەو کاتە بێساش ئەو کاتەشەوە کە گەندەڵی چۆڵی بینەخاقای دەسەڵات و حکومڕانی ئەم وڵاتەی گرتە بوو و ناشەفافی هەبوو داهاتی وڵات بێگومان دیار نەبوو خەڵک داوای ژیانێکی باشتری دەکرد داوای چاکساتی دەکرد داوای شەفافیەتی دەکرد داوای دیاریکردنی سیستەمی سیاسی وڵات و بەڕێوەبردنێکی باشتری بۆ وڵات دەکرد کاتە و کاتەش لە کۆمەڵی ڕۆ بێگومان باشتر بوو لە ئێستا ئەو ئێستا خراپترە بەڵام لە کۆمەڵی ڕووشەوە کاتە مانای ئەوە نیە کە خەڵک هاتووە سەر شەقامی تر گوزەرانی تاو باش بوو لە کۆمەڵی نەعەدالەتیە بۆ کە ئەویست باشتری کە ئەویست ئەو کەلەن و کەم و کورتیانی کە لە جمعەکانی حکومڕانی وڵاتە هەنێ نەهێڵێت دەستی حیزب لە حکومەت بکشێنێتەوە یاخود کاڵکاتەوە هەیمەنی حیزب بەسەر حکومەتە هێندە زاڵ نەبێت کە دی ڕۆژ بە ڕۆژ زیاتر چۆڵی دەزێنێتە قورگی حکومەت و وەیتر خەڵکەوە نوزەی لێبڕێەوە بۆیە کاتەش خەڵک ئەم داواکەی ڕەوانەی هەبوو بۆیە هەبین لە کاگە سەری بۆ منە بڕیاری ژمارە 2 پەرلەمان بکەی کۆمەڵە لەمانێتیدا کە داوای بێلایانی هێز ئەمنیەکان دەکات داوای یەکگرتنەوەی بۆ منە هێزی پێشمەرگەی کوردستان و بە نیشتیمانی کردنەکە هەر لە بڕارەکەدا باس لە تەنانەت بڵێن هێزەکانی حیزب بە میلیشیاش ناو دەبێت دەڵێ هەڵواشانەوەی میلیشیا حیزبەکان بڕیاری ژمارە 2 پەرلەمانی کوردستان بێگومان لەبەر ئەمەیە بڕیاری ژمارە 2یان چۆنەڵی سەر و نوگوم کرد کە لە وەقاعی کوردستان بڵاویان نەکردەوە و دواتر کاری پێ نەکرێت لەبەرەوەی کۆمەڵی خاڵ و بڕگەی باشی دەکات کاتە ئەمە پێمان دەڵێت کە لەو کاتەیە ئەم بارودۆخە خراپانە هەبووە ئەم بارودۆخە ناهەموارانە هەبووە باز لە دیاریکردنی سیستەمی سیاسی وڵات دەکات کە بکرێتە پەرلەمانی و سەرۆکیان لە پەرلەمانەوە هەڵبژێرێ باز لە بۆ نمونە شەفافیەتی داهات و وایتر باشکردنی گوزارانی خەڵکی کوردستانەکە باز لە کاڵکردنەوەی دەستی حیزب یاخود چۆنەڵی سەحبکردنی دەستی حیزب لە حکومەت دەکات کاتە ئەگەر سەری بڕیاری ژمارە 2 و بەندەکانی بڕیاری ژمارە 2 پەرلەمان ئەو کاتێک کە لە حەڤەی 2011 دەرکرا ئەم خاڵانەی هەموو لە خۆ گرتووە ئەگەم خاڵانە بێگومان جێبەجێ بکرانایە بارودۆخی کوردستان ناگەی بە ئەمڕۆ کە بێگومان لەو کاتە زۆر خراپتر لە کۆمەڵی ڕووی تری جیاوازیشەوە بۆیە ینی ئەو کاتەی کۆمەڵی کێشو گرفتە بۆ بڕیاری ژمارە 2 لەو پێناوای دەرچوو ئەو کاتە پەرلەمانتاران کە گویان لە خەڵک دواتر لە جلسەی پەرلەمانە بڕیاری ژمارە 2 پەسەند کرا بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر شارەزان لەوەی کە چۆن بتوانن شەقام بەلاڕێدا برن یاخود شەقام زیاتر ناومێدکەن و خاویکەنەوە لەو کاتەیە ئەم پڕاران دەرگێت کە ئومێدەگەوت کە ئەگەر ئەم پڕارە جێبەجێ بکرێەوەی تر کۆمەڵە بوار کۆمەڵک مەجال کاری تیا بکرێەوەی تر تا ڕادەیەک گوزاری خەڵک باش و سیستمی حکومڕانی باشترمانە بێ بەڵام یەکەم خەڵکیان بەما تا ڕادەیەک چۆنڵی ئومێدیان پێدات باشی بڕارەکان سەرنگوم کردوەی تر خۆپیشاندانە بۆ ئەو بوو کە دۆخی بۆ نمونە ئەمڕۆ دروست نەبێ
تەزان خۆپیشاندە بوو کەم بارودۆخی ئێستا دروست نەبێ و ئەوەی کە بەڕێزوتت لە بڕیاری ژمارە دوو کە داواکاری خۆپیشاندەران بۆ هەڵوەشانەوەی میلیشیای حیزب کە خۆی لە بڕیارەکەدا وای هێناوە مەسەلەی ئاشکراکردنی سەرۆتی سامانە حیزبەکان و بەرپرسەکانیان دەستورێکی هاوچەرە بڕین دەستی حیزب لە دام و دەستگاکان ئەگەر ئەمە کرابێ ئێستا بارودۆخی ئێستا دروست نەدەبوو کە خەڵک لەم قەیرانە خراپەدایە بێگومان دروست دەبوو بێگومان ئەگەر بۆ منەتۆ شەفافیت عەدالەت یەکسانی بۆ نمونە ئازادی زیاتر و هێزی نیشتیمانی ئەمانە وە حکومڕانێکی تەندروست کشانەوەی دەستی حیزب لە جوونەکانی حکومڕانی ئەم وڵاتە ئەگەر ئەمانە بەهاتنە ئاراوە بێگومان بارودۆخی ئەمڕۆ کوردستان بەڕۆ نەدەگەیشت وە گەندەڵی بەرەو کەمبوونەوە ئەڕۆی نەک بەرەو زیادبوون بڕوە بەڕاستی ئەمڕۆ گەندەڵی چۆنەڵی هەموو جوونەکانی حکومڕانی گرتوتەوە هێزی زیاتر دەرکەوتووە مەسەڵەن هێزی شەخسی و هێزی وەنیە ئەمانە دەکاتێت لە هەموو لایەکەوە بارودۆخی بەرەو خراپتر هەنگاوینەوە جگە لەوەی کە گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران و وەیتر کەمەندامان و خانەنشینەکە ئەمە تا سەرستان بارودۆخێکی خراپە و لە ماوەکانی ڕابردەوە بێستا شوێنی بارودۆخ هەر خراپ و وەکو میوانەکە بەڕێزەکەشان باسی کە ئاڵە باسی کرد کە کۆمەڵە قەرانێکی هاتووە سەر ئێستا قەرانی غاز هاتووە سەری قەرانی نەوت هاتووە سەری قەرانی ئەوە قەرانەکانی لە شوێنی خۆی باقیە کاتە لە کۆمەڵی ڕوە بارودۆخی خەڵکی کوردستان بێگومان ئەمڕۆ زۆر لەو کاتە خراپترە و ئەگەر بڕیار ژمارە دوو جێبەجێ بکرایە وەزعی کوردستان بە ئەمڕۆ نەدەگەیشت و کێشەکان ئەوەندە تەراکمیان نەدەکرد و بگرە هەنگایەکمان بۆ پێشەوە وەڵام ئێستا هەنگاومان ناو بەرەوە بەڵێ لە ڕووی بڵین شەفافێتیشەوە دۆخەکە بەرەو خراپتر ڕۆیشتووە لە ڕووی دۆڵەمەندبوونی بەرپرسانی حیزب و حیزبەکان کە کاتە داوای لێکۆڵنەوە دەکرا لە سامانی بەرپرسەکان ئێستا نی خراپتر بووە داهاتی نەوتیش ناشفافتر و داهاتەکان بڵێ و کاتە نەوتیشمان نەبوو خەڵک خۆشگوزەرانتر بوو نەک هاوڵاتیان بۆ منە هیچ پەرلەمانتارێکی ئێستا ئاگای لە داهاتی نەوتی وڵاتەنی ئەمە کرد کە بۆ منە بارودۆخەکە تادێ بەرەو خراپتر بڕوە و گەندەڵی زیاتری کردووە زیاتر بووە و دەستی حیزب لە جمکانی حکومڕانیە زیاتر بووە و ئەبینین کە ئەو بارودۆخە بۆ نمونە نەک بۆ نمونە گەندەڵکارێک نەدراوە بە دادگا ینی تۆ وەرە ناوی گەندەڵکارێکی پلە باڵام پێ بڵە لەم هەرێمەدا کە دایە بە دادگا توانی بێتیان بیدەن بە دادگا پەرلەمان توانی بێتی وەزیرێک بانکە و محاسبەیەکە لێ پێشینەوەی لەگەڵدا بکە بێگومان هیچ لەمانە نەکراوە و چۆنەڵی ئومێدیش نییە لە ئایندێکی نزیکدا یاخود لەم کابینێژدا ئەوانە بکرێت سپاس دەکەم کاک عەبدوڵڵا ئەوەی کە بەڕێزوتەوە کاری مانەوەی حکومڕانیەتە لە دوای هەفتەی شوباتەوە یاخود بڵێن لە 27 ساڵە پێ دوایە تەنات چەک و پارەیە هیچ پەیوەندێکی بە ئادای حکومڕانی پەیوەندی بە سندوق هێڵبژاردننیە کەم دەسەڵاتە ماوەتەوە خۆی بابەتی مانەوەی ئەم دەسەڵاتە بەم شێوەیە کە هیچ عەدالەتێکی تیانە کە چەساندنەوە و گەندەڵیەکی زۆری تایە و بەڵام هەتا ئێستا شەرماوەتەوە یعنی ئێمە لێرە بە هیچ شێوەیە ناکرێ بڵێین خەڵک وەکار یعنی لە بازاڕە چەند قسەیەکەیە کە خەڵک با دەنگیان پێنەدا خەڵگەوەیان بۆ نەکە خەڵک تەیدیان نەکە ئەمە بە هیچ شێوەیە تاوانی خەڵک نییە خەڵک لەم وڵاتەیە چەند ڕێگایەکەیە کە خەڵکی پێ ناچار کراوە یعنی بابەتی چاواشەکاری بەڕێ هەر بەردەوامە و کە خەڵکانێکەیە تا ئێستا ئەو بۆ شێوەی واعی نین چاواشە کراون بەڵام خەڵکانێکن کە چاواشەش نەکراون زۆر وشیاریشن چەندین شێواز بەکاریان دراوە یعنی هەیە ناچار کراوە لە برسە و دوجار بە پارە دەمی داخراوە خەڵک هەیە تەنانەت مەلەفی ئەخلاقی بۆ ئەو کەسانە دروست دەکرێت کە بەنیان هەڵبڕیوە لە ناو خەڵکە ئەمانە هەمووی وەکارن بۆمانەوەی ئەم دەسەڵاتە وەزایدەنەوەی کەوتم ئێمە وەکو حیزبە ئۆپۆزیسیۆنەکان وەکو خەڵکی ناڕازی هەڵەیەکمان کردو هەڵەکەەوە بووە کە تەنها 3-4 ساڵ 5 ساڵ تۆ ئەبێت چاوەڕێی ئەوە بکەیت کە ئەمانە نەزانن نەشارەزان یان بە ئەنقەزد واکەن ئێمە درێژەی خایە نەبوو لە چەند ساڵێکدا بۆمان دەرکەوێت کە ئەمانە لە ئێمە باشترە زانن کە هەڵان کە کاری خراپەکەن بەڵام لە بەرژەوەندی خۆیان نیکەن پێویستیان بە وشارکردنەوە نییە تا ئێمەوەنە درێژەی باینە پێویستە ڕێگایەکی تر بگرینە بەر یعنی خۆ ڕێگا شەر نییە ئێمە هەر تفەنگە بکەینە شانمان و بدەینە شاخە یعنی تۆ بەدیلی تر زۆرە تۆ توانی خەڵک ئاراستە بکەی من لە ئێستا
مەبەستی قسەکانمەوە نییە کە خەڵک بەتەواوی ناومێت بێ ئێستاش هیچ درەنگ نییە بۆی خەڵک بڕژێتە سەر شەقام وەکو حەفتەی شوباتی 2011 بەڵام بە ئاراستەی وشارکردنەوەی ئەمانە نا بە ئاراستەی بەرەو بەڕاپەڕینە بە هەر شێوازێکە زەختێکی وا بکرێ کە ئەمانە من هەرگیز نەموتۆ نارێم ئەمانە دوژمنی دەرەکەین ئەمانە مشەخۆری ناوخۆن نارێم با بکوژرێن یان با لە ناو ببرێنیان با لە وڵات دەرکرێ ئەمانە هەر کوردن و هاوزمان و هاونیشتیمانن بەڵام مشەخۆرن ئەبێ زەختێک بدۆزرێتەوە کە لای ئەقەلەمانە بدرێنە دادگایان هەر لای ئەقەل دەربکرێن لە حکومڕانی خۆ ئەمەیان یعنی خەڵک ئەتوانێ لە هەندێ فشارا بیکە یعنی بابەتی باسی سندقی هەڵبژاردنت کرد باشەوە گریمان خەڵک هەمووی وشار بوو نەچوە سەر سندقی هەڵبژاردن خۆمانە هەموو جار بە تەزویر هینیان کردووە یعنی خۆیان هێشتوتەوە ئەوەم لەبیر نەبوو کە یەک گۆڕانکاری بەلایەنی باشەیە بوو ئەوی ژەوەیە لە حەفتەی شوباتی 2011 هیچ عایلەیەکی بۆ نمونە پارتی دیموکرات سەر بە پارتی دیموکراتی کوردستان کە دەسەڵاتدار بوو حیزبەکەی ئامادە نەبوودان بۆە بنا ئەم دەسەڵاتی حیزبەکەی گەندەڵە هیچ عایلەیەکی و شوێنکەوتوویەکی یەکێتی نیشتمانی کوردستان نەبوو لەو کاتەیە کە حیزبەکەی بە تەزویر هەڵبژار نەباتەوە خۆی ڕێتەوە تەقەی خۆشی نەکە بەڵام ئێستا خۆشبەختانە بەقەدەر خەڵکە ناڕازەکەی ئەوجا گلەی ناڕزایەتی لە دەمی خەڵک شوێنکەوتووی یەکێتی و پارتیە بینین ئەمە نیشانەیەکی باشە و بەرەو باشیمانە با ئیشەڵا هەرچەند بە خاویە ڕوا بەڵام باشترە بین ئیشەڵا و شارترە بێ خەڵک باشە بەس بەلای بەڕێستەوە حەفتەی شوبات کۆتایی هاتووە یاخود جارێکی تر دووبارە دەبێتەوە حەفتەی شوباتە نا کۆتایی نییە یعنی تۆ هیچ گۆڕانکاریە نەکراوە نە بە لایەنی باشە ئەگەر چەند هەندێک چاکسازی بکردایە بۆ نمونە هەندێک خزمەتگوزاری هەندێک شتی سیستەمی باش بۆ خزمەتکردنی خەڵک باتە داراوە خەڵک بەرەو ئەوە ڕوویکە حەفتەی شوبات ڕەنگە لەبیر کات خەڵکە ئاوات بەو ڕۆژە نەخوازێکە ڕۆژێ بوو چەندین قوربانی تیا کەوتەوە ئێستاوە گوتمان وەزە خراپترە حەفتەی شوبات بەردەوام یعنی لە ڕێگایە و ئەم جارەش خەڵک من دڵنیام خەڵک تا ئەو ڕادیۆکو وتم و شیارێک لە ناو هەموو ڕەنگەکانە دروست بووە ئەم حەفتەی شوباتە ئەم جارە خەڵک کە بێتە سەر شەقام بە ئاراستەی ڕاپەڕین دەرکردنی ئەمانە لە حکومڕانی و بە دادگایکردنیانەکە بەڵێ بەڵام بڵێن ڕەنگە خەڵک بپرسێ کەی 27 ساڵە ڕەنگە باز لەوە بکرێ یعنی مەبەستت 27 ساڵە مەسەلەنەوانە لە حکومڕانین و هەر بەردەوامیشن یعنی تۆ مەبەستەوەی خەڵک ناومێت بۆ لەوەی کە ئەوتری هەر ڕۆژەکە بێ ئەمانە لە حکومڕانی لا ببرێن بەڵێ خۆی ئەزانی چۆنە خەبات وەکوتم خەبات مادام ئێمە خەباتی مەدەنی ئەوەمان گردووەتە بەر خەباتی مەدەنی درێژخایەنە و تۆ بە نمونە ینی یەکێکی وەکو ماندێلا 27 ساڵ بەس خۆی لە زینداندا بووە یا خەباتی مەدەنی درێژخایەنە بەڵام لە ئیمڕۆ بەدواوە کە خەڵک هەموو گەیە هەموو کۆتایی هەموو ڕێگاکان لەگەڵ ئەمانەیە من قەنەعەتم وایە جموجوری ئەم جارەی خەڵک ناڕەزایەتی و چوونە سەر شەقامی ئەم جارەی خەڵک لە مدەیەکی کەمدا کۆتایی بەم زوڵم و ستەم و بەم زۆردارێ دێنێ بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە چاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون
کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز مامۆستا بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەو بێدەنگی کە خەڵک تێداتی لە دوای هەفتەی شوباتەوە ئاساییە و بێدەنگێکی ئێستا خەڵک تێداتی یاخود بڵێن بێدەنگێکی مەترسیدارە بۆ دەسەڵات بەڵێ بێگومان توانین ئەم بێدەنگی کە خەڵک ئەمڕۆ یاخود شەقامی کوردی گرتوتەوە بێدەنگیەکی چۆنەڵی تووڕەییە بێدەنگی تووڕە ئامێزە خەڵک چۆنەڵی ناڕەزایەتی لە ناخی خەڵکە پەنگە خواتەوە ئەمە لە هەر حاڵەتێکا بێ بە شێوەیەکی زۆر خراپ ئەتەقێتەوە چونکە هەموو هۆکارانێک کە هۆکار بوون بۆ خۆپیشاندانەکانی حەڤی شوبات و ڕۆژانی دواتر و ساڵان دوای کە چەند جارێککە لە فۆرمێکیکە خۆی نواندێتەوە هەموو ئەم هۆکارانە بگرە بە زیاتەوە بە قوڵتر ئەمڕۆ بوونی هەیە و خەڵک ڕاستە بێدەنگە بەڵام ئەم بێدەنگی مەترسیدارە بێدەنگی پڕ ئەتوانم تا ڕادەیەک تێکەڵە بە ناومێدی و لە هەر بارودۆخێکە لە هەر کارێکە زمینە لەبار و بە شێوەیەکی ئەو پەنخوارد بە شێوەیەکی زۆر خراپ زۆر تووڕانەتر ئەتەقێتەوە وەیتر بەڕاستی ئەتوانین بڵێم ئەگەر بە شێوەیەکی حەشیمانە هەوڵ نەدرێ هۆکارەکانی ئەم تووڕەییە چارەسەر نەکرێ ئەم دەسەڵاتێک کە هەیە ئەم حکوومەتێک کە هەیە ئەتوانم بڵێم ئایندەیەکی نادیار چاوەڕێ ئەگەر بە تونوتیژش بێ ناتوانێت بمێنێتەوە هیچ هێزێک لە دنیا نەیتوانیوە بەرگەی خۆپیشاندانی جەماوەری یاخۆ ڕق و تووڕەی خەڵکی جەماوەر بگرێ ئەتوانی بۆ ماوەیەکی کاتی سەرکوتیان کەی ئەتوانی سەدان و هەزارانیان لێ قەتڵ و عام و لێ بکوژی بەڵام هەرگیز ناتوانی بێدەنگیاکەی ئێمە ئەزمونمانەی لە ناوچەکە و لە دوور لە جیهاندا خۆپیشاندانەکانی ئیران لە 1970 نزیکی ساڵە بەردەوام و چەندین خەڵک کوژرا دوجار ڕژێمی شای ئیران ناچار بۆ ماڵئاوایی بکە و لە وڵاتانی تری ناوچەکە بەهاری عەرەبی چەندین حکومەت و دەسەڵات گۆڕانکاری بەسەرداهات لە وڵاتانی تری ئەوروپا هەنێ ئەو مێژوو ئەومان پێسەلمێنێ ئەومان بۆ تەشی دەکاتەوە کە هیچ هێزێک تەنانەت چەندە زاڵم بێ ئەتوانێت بۆ ماوەیەک سەکوتی خەڵک و جەماعەت بەڵام نابێتەمانەوەی حکومڕانی بەردەوام چەک و پارە ئەبێتە مای ئەوەی کە ماوەیەک تەمەنی حکوومەتێک دەسەڵاتی دیرەشکاتەوە بەڵام هەرگیز نابێتە مای پاراستنیان یاخود تاکۆتایی لەسەر دەسەڵات بمێنەوە ینی یەکێک لە بنەماکانی فەلسەفی مێژوو ئەومان پێڵێ هیچ هێزێک ناتوانێت تا سەر لە دەسەڵات بمێنێتەوە ئەگەر بە چاکسازی نەبێ بە خۆنوێکردنەوە نەبێ بە خزمەتی خەڵک و هاوڵاتیان نەبێ هەموو هێزێک هەموو دەسەڵاتە دەوڵەتێک خەڵکی ناخۆلەی هەستێ چارەنووسی ئەو دەسەڵات و حکوومەتە ئیلا لەسەر کات وەستاوە ئەگەر نابێ ماڵاوی بکە بێ کۆتایی بە چۆنەڵی حکومڕانی خۆی پێچێتەوە بۆی ئەگەر ئەم هۆکارانی کە ئێستا هەیە و خەڵک ناڕازیە و خەڵک نیگەرانە چارەسەر نەکرێ و ئەم بێدەنگی کە خەڵکی بێدەنگی مەترسیدارە و ئەگەری تەقینەوە هەیە بە شێوەیە کە چۆنەڵی حکومەت نەتوانێت ڕوبەڕووی بۆسێت باشە بەس سەبارەت بەو لەو تەقیتێکێت ئێسێمەتیدا و کاتە لەگەڵ خۆپیشاندنەکانی عێراقیش گومان لە بەرپرسانی هەرێم دەبێت کە باس لەوە دەکەن کە دەسەڵاتدارانی عێراق پێویستە لە پەیامی خۆپیشاندەران تێبگەن ینی تاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم لە پەیامی خۆپیشاندنەکەی ناوخۆت تێگەیشتوون ینی ئەو پەیامە ئاراسی عێراق دەکەن خۆی ئەمە شتێکی پێڵەن یەکیوی نەبی میکیالین ئەمە بە دوو تای تەرازوی جیاواز پێوانە ئەکەن
لەلایەکە تۆ گوێ لە داواکاری خەڵکو و شەقامی خۆت ناگری لۆ شەوە داوا لە دەسەڵاتدارانی عێراقی لە پەیامی خۆپیشاندان تێبگەن ئەی بۆ تایاتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە پەیامی خۆپیشاندانی هەرێمی کوردستان تێنەگەیشتون لە کارێکە تۆ لە ناوخۆدا بۆ نمونە بە ئاگر و ئاسن و بە هەچەند لە بەقا شەر وا ڕۆبەڕویانبوونەوە خەڵکیان لێشێکردون لێ ڕفاندن و لێگرتن و لێ بریندارکردون و ئەوە لە تۆش هەمان تەعامل کرد لە ڕابردوودا کاتە ینی تۆ بۆ ئەوەی کە بۆ ئەو دەیڵێ لە پێشەوە خۆت تەفەهمی بکەی خۆت جێبەجێ بکەی و خۆت پەیامە وەرگرت بێ ئەو کاتدا لە خەڵکی بکەیت لە بەقا بکە لە پەیامی خۆپیشاندان تێبگە و تێگەیشتن تەنها ئەوە نیە تۆ لە پەیامەکەت گەیشت ئەبێت تۆ هەنگاوی کردداری بۆ بنی تا ئێستا بۆ منە چی کراوە بۆی کە لەو بڕانێک کە لە براری ژمارە دوی پەرلەمان وکرد دوای خۆپیشاندان دەرچوێت لە پەرلەمان چه هەنگاوێکرا بۆ یەک بڕێ لەو برانە جێبەجێ بکرێت بێگومان هیچ هەنگاوی ئۆتۆ نابێت بگرێ بارودۆخەکە خراپتر بوو ینی تا ڕادیەک توانین هەنجار دەسەڵاتدارانی هەرێم هەنجار بێمنەتن لە بەدەمەوتووی داواکارەکانی خەڵک باشە بەس وەکو ئەم کابینێنی ئێستا کابینێک کە خۆی باز چاکسازی دەکات هەنی هەنگاونانێ بۆ جێبەجێکردنی داواکارێنێک کە خەڵکەی بوو بڵێن لە دوای هەفتەی شوباتەوە تا ئێستا خوان بانگەشەی چاکسازی دەکەن ئەم کابینەی تازە تەناژ زیادکردنی ژمارەیەکە بۆ کابینەکانی ڕابردوو تا ئێستا نەیتوانیوە بە فعلی هیچ هەنگاوێکی چاکسازی بگرێتە بەر تا ئێستا نەیتوانیوە موچە ڕێکاتەوە تا ئێستا نەیتوانیوە چۆنەڵی وەستاندنی بەنایاساییانەی تەرفیع لە بەرزکردنەوە هەڵبۆشێنێتەوە تا ئێستا نەیتوانیوە بەرمیلێنەوەت بە هاوڵاتیان کە بڕاری ئەم حکومەتە تا هاتنی وەرزی زستان وەرزی سەرما نەوت بە هاوڵاتیان بدرێت ئەو وەرزی سەرما تەواو بوو هاوڵاتی لە چاوەڕوانی بەرمێنێتەکەدا لە کاتێکە ڕۆژانە چەند هزار بەرمێنێت ئەنێرێتە دەرەوە تا ئێستا ئەم حکومەتە هیچ ئومێدێک نییە کە بە فعلی بتوانێت چاکسازی بکات تا ئێستا بۆ نمونە ئەم حکومەتە ئامادە نییە بۆ نمونە وەزیرێکی بنێرێتە پەرلەمان ئەگەر پەرلەمان بانگێشتی بکات بۆ لێپێچینەوە تەنانەت بگرە بە جۆرە جۆرەکان پەرلەمانیشی خسۆ ژێر هەیمەنەی خۆیەوە ینی پێکاتی پەرلەمان وا دەرچووە کە ئەمجارە بۆ منە حکومەت دەتوانێت زیاتر تەسەڕفی پێوە بکات تاوەکوی کە بڵێن لەخوات لە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیان و چۆن پەرلەمانێکی حەقیقی خەڵکی کوردستان بێت. سپاس دەکەم کاک عەبدوڵڵا سەبارەت بە پێناسەی بەڕێزت لە دوای هەفتەی شوباتەوە بەم کابینێ تازەش بەڕێز پێناسە تەم بۆ حکومە تەم بۆ پەرلەمان چییە؟ وەڵام کابینە تازەیە مامۆستا فاروق زۆر جوان پێناسەی کرد ینی تەواوکەری کابینەکانی ترە زایدەن لە کابینەکانی ترە ئەوەی لە دەسەڵات بە ناشەرعی ئەمانەوە و گەندەڵی ئەکرا وەکو بڵێن بە شێوازێکی نایاسایی و بە شێوەی مافیایەتی شتەکانە ڕۆی بەڵام لەم کابینەیە بە هەوڵی هەندێک حیزبی تریش جگە لە پارتی وێچێتی کە بوونە بەشدار توانیان ئەو نایاسایانە ئەو مافیاگەری کە جاران بە ئاشکرا ئەیان کرد کە بە شێوەی مافیاگەری و نایاسایی بوو ئەم جارە شەرعێتی پێ بدەن بیکەن بە یاسا یعنی ئێستا گەندەڵی هەندێک گەندەڵیە کراوە بە یاسا هەندێمانەوە لە دەسەڵاتە هەیە ناشەرعی و کراوە بە یاسا ئەوەی بۆ زیاد کراوە لەوە زیاتر یعنی شتێکی ئەوتۆ ڕووی نەداوە جیاوازێک. باشە بەس خۆت ینی بڕوات بەوە نیە ئەم کابینەیە ینی کار بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵک کە بۆ شەفافیەت مەسەلەن بۆ بڕینی دەستی حەزب وەڵای ئێمە بابەتی چاکسازیەکە هەموویمان بینی و خوێندمانەوە و بڵاو کرایەوە تەنها وەک پێتم وت هەندێک حیلە شەرعیە خۆڵکردنە چاوی خەڵکە باوەڕ ناکەم هیچ یەک فلسێک لە ئەو بەرپرسانی کە پارە و داهاتی ئەم وڵاتیان بردۆ لیان کەمی کردبێ کۆمپانیەکان هیچ کەمی نەکردووە بگرە زیاتریش ئینیان کردوت و هیچ شتێک نییە کە لەو پرۆژەی چاکسازیە کە هەیەیان و نیان ئەوەیە هیچ شتێکی ئەوەی تیان نییە کە وەزی خەڵک بەرەو باشتر بکە چاکسازی بکرێ تەنها شتی ڕواڵەتیە و خۆڵکردنە چاوی خەڵک. ینی پێ دوایە چاکسازی کە کراوە شتێکی باش نیانی بۆ پەردەپۆشکردنی مەسەلەن دۆسیەکانی ترە لە مەسلەی نەوت و داهاتی خاڵە سنووریەکان و داگیرکردنی بەردەوامی داگیرکردنی مڵکی گشتی
آخر هیچ نییە هیچ نەکراوە تا بڕین باشترە خۆ ئەمە بەس ناوهێنراوە ینی لە ناوهێنانەکەی شاوەندە بە حەزەرەوە ڕێگای هەموو فرتوفێرەکان بۆ خۆیان یەشتۆتەوە خۆ من چی لەوە بکەم بەدەم بوترێت چاکسازی لە خاوە سنووریەکانە و شەفافێت و نازانم یەخستنەوەی هێزی پێشمەرگە تا ئێستا کەم حکومەتە تەمەنی وا بەرەو سارێکە ڕوای یەک هەنگاوی نەناوە و دڵنیای شم کە یەک هەنگاونانێ بە شێوەی کردداری ئیتر بە وەکو ناوهێنان و بەدەمی چییە یعنیە بەس فێڵکردنە لە خەڵک باڵێ ینی پێدواوەی کە کراوە شتێکم پێ بڕێن با بە کردداری کرابێ و چاکسازی باڵە بەڵام خۆ سەرۆکی حکوومەت پێشتر چەند جار ڕایگەاند و سەرۆکی حکوومەتی ئێستا دەڵێ گەندەڵیمان ڕاگرتووە لە وتارەکانی دەڵێ شەفافیتمان گێڕاوەتەوە بۆ بڵین داهاتەکانی نەوت تاوڵاتیان دەتوانن بزانن ئێستا داهاتی نەوت بڵین داهاتەکانی چەندن باشە کاکە جان ئەم سەرۆکی حکوومەتە کە خۆی خاوەنی دەسەڵاتدارترین هێزی سیاسیە لە کوردستانە کە پارتی دیموکراتی کوردستانە بەرپرسە لە هەموو گەندەڵێکی ئەم وڵاتە من تەنها یەک پرسیارێکەکەم ئایا ئەو چەند ملیارد دۆلارەی کە ئێمە حکوومەتی هەرێم کە سەرۆکی حکوومەت چەند جارێ جۆم لێ بۆ باسی کردووە ئێمە قەرزاری وەک حکوومەتی هەرێم با ڕوونی کاتەوە لە یەک وڵاتی دراوسێ لە یەک شوێنێک لە یەک کۆمپانیای بیانی قەرزکرا بێت تەنها لە کۆمپانیەکانی خۆیان بە شێوەی قەڵەم و قاقەز نووسراوە کە حکوومەت قەرزی لە فلانە کۆمپانیاکرۆ کە هەرین پارتەکەیەوە هەرین خودی ئەوە ئێستا نەک ئەوەی گەندەڵی کراوە چەندین ملیارد دۆلار ئێمە قەرزاری کۆمپانیای جەنابیانین بەس باوەمان بۆ ڕوونەوەکە ئەگەر ئێمە قەرزارین قەرزاری چین و لە کام وڵات و لە کام کۆمپانیای بیانی قەرزمان کردووە بزانە هەر لە کۆمپانیەکانی خۆیەوە دەرەچێنە باڵە ینی تۆ بڕات بەوە نییە کە باز لەو دەکەم 24 ملیارد دۆلار قەرزدارن ینی کە دەڵێن 12 ملیار هی موچەی فەرمان بڕات بەوە نییە کە قەرزدار بن باشە کاکە جان قەرزارن من باسی پێشەکی ناکەم هێنە پاشەکەوتی موچە ناکەم کە پاشکەوتی موچە غەدریان لە خەڵک کردووە و ئەوەی کە بەهادەریان داود زیانە لە فەرمانبەرانیان بڕیوە بەڵێ قەرزاری فەرمانبەرانن با بڵێن 10 ملیارە 12 ملیارە هەرچەندێکە بەڵام ئەوان باسی مەبلەغێکی گەورە ئەکەن کە ئێمە قەرزاری غەیری فەرمانبەرانین با بەمان ڕوونەوەکەن لە چ وڵاتێکیان قەرز کردووە با بەمان ڕوونەوەکەن لە کوێیان هێناوە ئەگەر هەر لە کۆمپانیەکانی یەکێتی و پارتی دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی نەکرابوو کە نەشکراوە تەنها بە شێوەی قەڵەم و قاقەز بەوە شتێریان نەخواردەوە بەو پارەکاشەی کە ئەیبەن لە قەرزاریشمانیان کردووە لەلایەن کۆمپانیەکان خۆیانەوە ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان یان با بڵێن چەندین ساڵی تر ئەم بودجەیەم وڵاتە هەر بڕاتەوە بۆەوان بە یاسا بە شەرعێتیان پێداوە کە ئێمە قەرزار کراوی باشە باز ئێستا بڵین کۆمپانیەکانی پارتی وەکێتی لە حکوومەت دەوڵەمەندترن لە ڕووی داراییەوە هەر زۆر دەوڵەمەندترن حکوومەت دەریچین حکوومەت ئەوەتە قاسەکەی بەتاڵە چەندین ملیارد دۆلار قەرزارە موچەی فەرمانبەرانی خۆی پێنادرێ بەڵام کۆمپانیەکانی ئەوان ئەیبینین یعنی خۆمە شتێ ئیمڕۆی لاتووە ئەمە کاتی چاواشەکاری نەماوە هەموو شتێک خەڵک پەڕەی سپیە خوێنێرێتەوە کۆمپانیەکانی ئەوان سامیان هەیە لە کۆمپانیە جیهانیەکانە لە داناغازی عیماراتی و لە زۆر شتی گەورەیە کە ئەگەر بەراوردی بکەی پیا و گومانی ئەوەی بۆ دێکە هەر داهاتی هەرێم نییە مانە دزیان لە شوێن وڵاتی تریش کردبێ باشە بەزێوە لە غازەکە نزیکن لە غازی چەمچەماڵ ئێستش قەیرانەکە بڵێن هەر بەردەوامە بە دیاریکراوی هۆکارەکەی چییە کە ئێستا مەسەڵەن خەڵک ئێستا کێشەی غازیشی بۆ دروست بووە جگەر لە بڵێن کێشەکانی تر و نەوتی سپی و کارە باوان وەڵام من لە پەیامێکا بەڕوونی ینی لە نووسینێکە بڵاوم کردوتەوە کە ئەو بابەتە چییە و ڕەنگە پێویست نەکات بەرنامەکە بۆ بکوژین بچینە ناوردەکاریەوە بەڵام بە شێوازی سەرەکی ئیمڕۆ وای لێ هاتووە کە کۆمپانیایەک ناوخۆیی بێ یان دەرەکی بێ
چەندین ئەرقەلەی هەیە یعنی ئەرقەلەگەت چێ باڕێن ئەم کۆمپانیا هاتووە ئیتر ئەم کۆمپانیای سەر بەچوێ چییە بیانیان ناوخۆیە ئەلموهیم کۆمپانیایەکە و بەشی LPG دانەغازی تەندەری لێدا و بە شێوەی یاسایی لێرەدا لە شێوە یاسایەکەی عەدالەتێ وان یەکەم کۆمپانیایە بێکێشە بێ و ئەمین بێ دوای ئەوە لە سنووری دەسەڵاتی هەر حیزبێکی کوردیەکە بێ وەکو عەمر واقعیان لێ کردووە کە ئەبێ بەشێکی بداتەوە و حیزبەکە ئەم کۆمپانیای غازیم جارێ گردووە لە 140 سوودەکەی ئەدا بە ئیدارەی گشتی یەکێتی نیشتمانی چونکە لەم سنووریا دەسەڵاتدارە بەمەی شەوە ناوستن مافیا و خەڵکی دەسەڵاتدار کە خاوەنی هێز گروپێکی میلیشیاوەیە ئەویش سەرانەی خۆی لێ ئەوێت وەزایدەن زۆر جار کەسایەتێک گرنگەکانی ناوچکە کە پێگەیان هەیە کە ئەویش هەر بەهۆی یەکێتی و پارتیەوە دەسەڵاتیان هەیە و کەسایەتیەکی بەهێزن ئەوانی سەرانیان لەم کۆمپانیای ئەوێ باشە کە ئایم کۆمپانیا لە 4-5 لاوە سەرانە بدا ئەگەر هیچ غەشێکیشی نەبێ خۆی کە کۆمپانیا ناوخۆیەکان خۆشیان جێگومانن بەڵام وا گریمان خۆی هیچ غەشێکشی نەبوو بەڵام ئەم هەموو سەرانەوە بدا وەرا قەیرانی غاسەرە بێت یعنی ئەو هیچی بۆ نامێنێتەوە مەجبورت ڕەنگە ئەبێ چاپ و گوپێ لەگەڵ خەڵکدا بکە. سپاس دەکەم کاک عەبدوڵڵا مامۆستاکاتمان زۆر کەمەوە پرسیارم بۆ بەڕێستن سەبارەت بە ئەرکی خەڵک یا خۆڵە ئەرکی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش لەم خۆناغە بۆ زیندووکردنەوەی داواکاری خەڵک چیەکە ئێستا مەسەلەن ئۆپۆزیسیۆنیش لە کوردستان هەیە جگەر لە حکوومەت. بەڵێ بێگومان جارێ ینی خۆپشاندان گۆڕانکاری نەفەس درێژی ئەوێ بەردەوامی هەوێ هەوڵی بێوچانی ئەوێ و خەڵک ناوێ بەڕاستی ناومێت بێ ئەگەر چی بارودۆخکەوتمان بەرەو خراپتر ڕۆشتۆ بەڵام خەڵگە بێ ئومێدی بە گۆڕانکاری هەر بمێنێ و هەر بەردەوام بێ وە لە دەرفەتی گونجاودا بە شێوازی جیاواب بە شێوازی مەدەنیانە بە شێوازی ئاشتیانە تعبیر ڕاو خۆپشاندان و ناڕزاتەکانی خۆی بکەوە داوای مافەکانی خۆی بکە بەڕاستی ئەرکی ئۆپۆزیسیۆنی ژەوەیە کە ئۆپۆزیسیۆن بێگومان هەمیشە بەو شێوەیە کە لەبەرەی خەڵکە وابێ لەبەرەی خەڵک بمێنێتەوە بێ دیفاع لە خواست و داواکارەکانی خەڵک بکەوە بێتە پاڵپشتی بەهێزیان و چی پێکێت لە ڕێگەی پەرلەمانەوە بە ئەوەی کە لە ڕێی پرۆژە یاساوە لە ڕێی لیژنەکانەوە و لە ڕێی چۆنەڵی گەیاندنی تەنانەت زانیاریەکان و بۆ ڕای گشتی و شاکردنەوەی خەڵک جەماوەر بە ئەرکی خۆی هەستێ و ئەرکی سەرەکی یاخود بە ئەرکی گرنگی هێز ئۆپۆزیسیۆنەکانە و هەموو هێزانش کە بەڕاستی خۆیان بە داکۆچیکاری خەڵک ئەزانن مافی خەڵک ئەزانن کە داواکاری لە پشتیوانی لە داواکارەکانی خەڵک بکەن و لە پشیان بوەستن و بەڕاستی ببنە فشارێکی بێت بە 100% بۆ جێبەجێکردنی خواستەکانی خەڵک بۆ باشکردنی گوزارانی خەڵکی کوردستان و بۆ ئەوەی کە ئەم بەڕاستی ئەم ئەزمونەی کە هەیە لە دەست نەچێ و ئەگەرنا وتمان بێگومان ئایندێکی ناڕۆن چاوەڕێی هەرێمی کوردستانەکانی خۆی دەسەڵاتدارە هەڕەشن لەسەر ئەزمونەکە بێگومان ینی تۆ ئەم بارودۆخە و ئۆپۆزیسیۆن ینی بەڕای من دڵسۆزی خەڵکە و دڵسۆزی ئەزمونەکەشە چونکە داواکە کە ئەگەر بۆ من وتمان بڕارەکانی ژمارە 2 جێبەجێ بکرا باردۆ کوردستان ئەمەندە خراپ نابوو ئێستا و ئەگەر ئەمە ئێستا باشەکەی خراپتر دەبێت کاتە ئۆپۆزیسیۆن لەلایەکەوە ڕاستە لەبەرەی خەڵکە و دڵسۆزی ئەزمونەکەش دڵسۆزی وڵاتیشە. زۆر سوپاس بۆ ڕەزان فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ستۆدیۆی سەرکی هەروە لە چەمچەماڵەوە عەبدوڵڵا کوێخان و بارگەندامی پێشووی جبهەتی نیشتیمانی دروستنەوەی گۆڕان. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.